نۆ تێنزانی شاری هەولێر بە مەبەستی بەشداریکردن لە پاڵەوانێتی کراوەی عێراق بۆ ئاستی پێشکەوتوان ئامادەکاری تەواویان کردوتاوەکو بە باشترین ئەنجام لە پاڵەوانتیەکە دەرکەون و زۆربەی یاریزانەکان تا قۆناغا هەستیارەکان هەنگاو بنێن و با ناسناوەکەوە بگەڕێنەوە. ئێمە وەک یاریزانەکانی هەولێر کەوا ئێستا لە 16 مانگ پاڵەوانێتێکی گەورەی عێراق دەکرێتەوە لە بەغدا لەسەر یاریگا نوێیەکانی بەغدا یاریگای هاردکۆرتن کەوا ئێمە نۆ یاریزانین هەر نۆ یاریزانی بەتوانان و توانیمان مەشقێکی باش بکەین لەو 2 هەفتەیە پێشوو کەوا دەستخۆشی لە ئیتحادی کوردستان و هەولێریش دەکەین کەوا یاریگاکانیان بەرەو ڕووی یاریزانەکان کردەوە بۆەوەی بتانین ئاستێکی باش پێشکەشکەین لە شاری بەغدا و بتوانین ناوی هەولێر و ناوی کوردستان لەوێن دەر بەسەربەرز پێشان دەین و بتانین ینی بەکامل ئاست و توانای خۆمان بەرەو مەراکزەکانی بیدایەت پێشەوەی پاڵەوانێتیەکە پێش بڕکێ بکەین ئینشاءڵڵا. دوای وەستانی پاڵەوانتی عێراق لە ساڵی 2009 کە کۆتا پاڵەوانتی تێدا بەشداریم کرد بۆ خوارد تەمەن 18 ساڵ توانین پلەکەم بەدەستبێنم و دوای وەستانی پاڵەوانتی ئەم ساڵا بڕیارە لە 16 مانگ پاڵەوانتی عێراقی کراوە دەست پێ بکاتن من وەکو شاندی هەڵبژاردەی کوردستان و بەشدارم لەو پاڵەوانەتیە و دەمەوێت دەستخۆشی لە هێچەتی هەولێر بکەم کاکەمال بکەم بۆ گرنگی پێدان بە گشت یاریزانەکان و منیش وەکو یاریزانداریان لەگەڵ ڕاهێنەرەکەم باوکم خۆم ئامادە کردووە بۆ ئەم پاڵەوانەتیە هیوای سەرکەوتم بۆ گشت یاریزانەکان دەخواژم و بەر لە 2 هەفتە من سەردانی شاری بەغدام کرد بۆ ڕاهاتن لە ساحە نوێیەکان کە لە شاری بەغدادا دروست کراوە بەڕاستی ساحەکان زۆر جیاواز بوون لەگەڵ ساحەکانی ئێمە و داواکارم کەەوە ساحەی وەکو ئەوان بۆ ئێمە ڕێک بخرێتن ساحی هاردکۆرت کە بەداخۆ ئێمە بێبەشین لەم ساحانە توانیم خۆم لەگەڵ ئەم ساحانەوە دەرڕابێنم و ئینشاءڵڵا 16 مانگ پاڵەوانێتیەکانی عێراق بەگشتی بەڕێوە دەچێت. یاریەکانی پاڵەوانێتی عێراق بۆ ئاستی پێشکەوتوان لەسەر کۆمەڵگەی یاریگەکانی شەعب لە شاری بەغدا ئەنجام دەدرێت لە ڕۆژی چوارشەممە دەست پێ دەکات و 4 ڕۆژ دەخایەنێت بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە ئەم پاڵەوانتیە ماوەی 2 ساڵە ئەنجام نەدراوە بۆیە یاریزانان بە تامەزرۆیەوە چاوەڕێی دەستپێکی پاڵەوانێتیەکە دەکەن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.